هەرێمی کوردستان بە دۆخێکی ئەستیاری ئابووریدا تێدەپەڕێت. کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان و گوزەرانی موچەخۆران دروست کردووە. سەرەڕای کۆبوونەوەی شاندەکانی هەرێمیش لە بەغداد تا ئێستا چارەنووسی موچەی مانگی 6 دیار نییە. لەگەڵ سەختی دۆخی دارایی هاوڵاتیان و خۆپشاندەران و ناڕەزایی مامۆستایان و فەرمانبەران، ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو 3 هەفتەیە هیچ کۆبوونەوەیەکی نەکردووە. کەسیش نازانێت سەرۆکی ئەنجومەنەکە کە مەسرور بارزانیە لەکوێیە. کۆنەبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو لە کاتێکدایە ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕۆژی 19 ئەم مانگە 3 مەرجی بۆ ناردنی موچەی مانگی 6 فەرمانبەرانی هەرێم دیاری کرد. مەرجەکانیش بریتین لە تەواوکردنی کاری لیژنە هاوبەشەکان لە ماوەی هەفتەیەکدا و پێشکەشکردنی راپۆرتێکی واشوکراو. خامڵاندنی پشکی بەغداد لە داهاتە نانەوتیەکانی هەرێم و ڕادەستکردنی بڕەپارەیەک لە بڕی دیاریکراوی پێشوو کە 120 میلیارد دینارە. مەرجی سێمیشەوەیە دەبێت حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم کۆمپانیا نەوتیەکان پابەند بکات بە ڕادەستکردنی تەواوی نەوتی بەرهەم هاتوو بە پێی یاسای بودجەی گشتی فیدراڵی و لێک تێگەشتنەکەی نێوان هەرێم و بەغداد. هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان حکومەتی ماوە بەسەرچوو بە کەمتەرخەم و بێباک لە ئاست چارەسەرکردنی کێشەی موچە لە قەڵەم دەدەن. ئەگەرنا ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو لانی کەم دەیتوانی جارێک کۆ ببێتەوە و وەڵامی ئەم مەرجانەی بەغداد بداتەوە یان جێبەجێیان بکات. مەسرور بارزانی کە سەرۆکی ئەنجومەنەکەیە لە ئێستادا کەس نازانە لەکوێیە. جارێک دەڵێن لە ئەمریکایە و جارێکیش دەڵێن نەچوەتە ئەمریکا. ئەمەش لە کاتێکدا بوونی جێگری سەرۆکی حکومەت بۆ کاتێکی لەو جۆرەیە کە سەرۆکەکەی ئامادە نەبوو کارەکانی حکومەت ڕایی بکات. بەم پێیش بەپێی یاسا دەکرات جێگری سەرۆکی حکومەت سەرپەرشتی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بکات بۆ پەلەکردن لە خەرجکردنی موچەی هەرێم و وەڵامدانەوەی ئەو مەرجانەی حکومەتی بەغداد خستوێتێ ڕوو. بەڵام پێدەچێت حکومەتی ماوە بەسەرچوو نەیەوێت کێشەی موچە چارەسەر بێت و ئامادەش نییە بۆ ئاسانیە نەوت و داهات ڕادەست بکات. یاخود هەمیشە چاو لە دەستی بەغداد دەمێننەوە بۆ ناردنی موچە. بەم پێش گەر بەغداد پارەی موچە نەنێرێت ئەوە حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئامادە نییە لە داهاتەکانی بەردەستی خۆی موچە دابەش بکات لە کاتێکدا تاکە شتێک کە خەڵک لەم دەسەڵاتەی ویستووە موچەیە. کێشەکان لەسەر داهاتی نانەوتی و نەبوونی متمانە لە نێوان هەردوولادا چڕ بووەتەوە. هەولێر چاوەڕێی بڕیاری بەغدادا بۆ ناردنی پارە اینجا داهات ڕادەست دەکات. لە کاتێکدا بەغداد داوای ڕادەستکردنی داهات و نەوت دەکات اینجا موچە خەرج بکات. ئەمەش وای کردووە چارەنووسی موچەخۆران لە نێوان ئەم دوو هەڵوێستەدا بە نادیاری بمێنێتەوە. بەشێک لە چاودێران پیان وایە بەرپرسانی بەغدادیش تا ڕادەی خەتابارن لەم پرسەدا. ئەگەرنا لەبری ئەوەی سزای موچەخۆرانی هەرێم بدەن دەیانتوانی سزای بەرپرسانی هەرێم بدەن و بە زۆر پابەندی داواکاریەکانیان بکەن.